سەفین لە بندێویەکێتی لە بن نایێت. کۆتایی جەلالیزم و سەرەتای ململانەیەکی نوێی یەکێتی لەگەڵ پارتی. ئەمڕۆ یەکێتی پاش 45 ساڵ کۆتایی بە ڕێبازی جەلالیزم هێنا. ئەو حیزبەی دامەزرێنەرەکانی لەژێر ناوی چەپ و لیبراڵ یان باڵی جەلالیزم ڕووبارێک خوێنیان ڕشت و دەیان هەزار شەهیدیاندا کە بەشێکیان بەهۆی ململانەکانیان بوو لەگەڵ پارتی واتە باڵی مەلایی. جەلالیزم کە تعبیرە لە ڕێبازێکی فکری سیاسی دژەبنەماڵەیی و نیشتیمانی کە ئیبراهیم ئەحمەد و جەلال تاڵەبانی و ژمارەیە کادری پێشکەوتووی ئەو کاتی پارتی دایان مەزراند وەک مۆدێلێکی دژەمەلایی و هەیمەنەی خێڵ و بنەماڵە بەسەر حیزبدا. لەژێر ئەم وتارەدا گەنجانی کوردستانی وا گۆش کردبوو دەبێت لە دژیان بجەنگن کە دەیان هەزار کەس لەو پێناوەدا کوژران و بریندار بوون. بەڵام چیرۆکە تراژیدیەکە ئەوەیە ئەم حیزبە پاش 45 ساڵ بە تەواوی لە جەنگی فکری بەرامبەر باڵی مەلاییدا چۆکی دا و بووە کۆپیەکی شێوێنراوی مۆدێلی مەلایی. ئەویش کاتێک لە کۆتایەکانی ساڵی 2019 و کۆنگرەی 4 تاپۆی یەکێتی کەوتە دەست دوو کوڕی ماڵباتی تاڵەبانەکان. ئێستا قۆناغی جەلالی و مەلایی کۆتایی هاتووە و ململانەکانیان بووە بە کێشەی دوو بنەماڵە بۆ کۆنتڕۆڵکردنی دەسەڵات و سەروەتی هەرێم کە پێناچێت ململانەکەی ئێستایان کەمتر ترسناکتر بێت لە سەردەمی مەلایی و جەلالی. هەرچەندە لە ڕابردوودا سیفاتەکانی جەلالیزم بریتی بوو لە بوونی کەسانی ڕۆشنبیر و خوێندەوار و نوخبەکان کە چینی ناوەڕاستی کۆمەڵگە بوون، بەڵام بڕیار بەدەستانی ئێستای یەکێتی جگە لە ئینجازی ناو بنەماڵەکەیان هیچ فکرێکی سیاسی پتەویان نییە و خاوەن بڕوانامەی بەرزیژنین لە زانکۆ باشەکانی دنیا. لە ڕووی کۆمەڵایەتیشەوە لە کۆشک و تەپۆڵکەی خواپێداواندا دەژین و بە سوودفەش ڕێگایان ناکەوێتە گەڕەکە ئاسایەکانی شار. دوجار لە ساڵی 1975 باڵی جەلالیزم لە چوارچێوەی حیزبێکی نوێ بە ناوی یەکێتی خۆی بەیان کرد کە لە یەکگرتنی سێ ئاڕاستەی سیاسی کۆمەڵەی مارکسی لینینی کوردستان بە زوتنەوەی سۆسیالیستی کوردستان و هێڵی گشتی دروست بوو. بەڵام ئێستا وەک حیزبی کۆکەرەوەی ئاڕاستی سیاسی جیاواز بوونی نەماوە و بووە بە یەکێتی ماڵباتی تاڵەبانی بەوەی دارایی و میدیا و هێز و پەیوەندەکانی حیزب و زۆرینەی جومگەکان لە دەستینەوەی تاڵەبانەکاندا. جیاوازی ئێستا و جارانی ناوخۆی یەکێتی ئەوەیە جەلال تاڵەبانی بە زیاتر لە 40 ساڵ خەبات سەرۆکی یەکێتیەکی بەهێز بوو بە دەسەڵاتێکی کەمترەوە، بەڵام کوڕ و برازاکەی بە کەمتر لە ساڵێک سەرۆکی یەکێتیەکی لاوازن بە دەسەڵاتێکی زۆرەوە. تاڵەبانی یەکێک لە کارەکتەرە بەهێزەکانی ناوخۆ و دەرەوە بوو، بەڵام نەوەکانی زیاتر لۆکاڵین و کێشەی گەورەیان ئەوەیە بارزانی دانیان پێدانانێت وەک لە راپۆرتێکی درەودا باس کراوە. تاڵەبانی باوک لەژێر ناوی شۆڕژگێڕی درێژەی بە ئیدارەدانی حیزبەکەیدا، بەڵام نەوەی دووەم ئێستا لەژێر ناوی چاکسازی دەیانەوێ ئیدارەی بن. هەرچەندە هێشتا یەکێتی ماڵێکی ڕێکخراو نییە، چونکە لەلایەکەوە بەرهەم ساڵح کە سەرۆکۆماری عێراقە پێگەی لە ناو حیزبەکەدا دیار نییە و بەشداری کۆبوونەوەکانیان ناکا. لەلایەکی تریشەوە نوێنەرەکانیان لە حکومەتی هەرێم پێش ئەنجامی کۆنگرەی 4 دانراون کە هەندێکیان تەبانین لەگەڵ وتاری سەرکردایەتە نوێیەکەی یەکێتی و هەندێکیشیان ئۆپۆسیۆنانە مامەڵە دەکەن. ئەوەش پێگە و بڕیاری سیاسی یەکێتی لە ناو حکومەتدا لاواز کردووە. یەکێتی بە پۆستی سەرۆکۆمار و 18 پەرلەمانتارەوە لەسەر ئاستی عێراق هێشتا وەک ڕابردوو پێگەی بەهێز نییە و مامەڵەی لەگەڵ ناکرێت. لەگەڵ پارتیش هێشتا ئاگری شەڕی 45 ساڵەیان نەکوژاوەتەوە و لە میدیاکانیانەوە بەتوندی دژایەتی یەک دەکەن. تەنانەت ماوەیەک پێش ئێستا لە زینی وەرتێ سەنگەریان لە یەک گرتبوو. هەرچەندە باز لەوە دەکرێت بارزانی داوای لە بافێڵ تاڵەبانی کردووە ئامادەکاری بکات بۆ کۆبوونەوەی نێوان حیزبەکانیان، بەڵام پێناچێت خودی مەسعود بارزانی ئامادەیی کۆبوونەوەی هەبێت لەگەڵیان و دان بە سەرکردایەتێ نوێیەکەی یەکێتی بنێت. بۆیە پاش 3 جار بڕیاری کۆبوونەوە هێشتاش کۆ نەبوونەتەوە، چونکە سەرکردایەتی یەکێتی وا تێدەگەن بارزانی بیەوێ کێشە لە نێوان هاوسەرۆکەکانی یەکێتی دروست بکات یان تا کۆتایی دانیان پێدانەنێ. هەروەک چۆن مەلا مستەفا تا مردیش دانی بە باڵی جەلالیزمدا نەناو، تەنانەت بەر لە مردنیشی یەکەم کاری هەستانەوەی پارتی لە دوای نسکۆی 75 لێدان بوو لە یەکێتی. بۆیە ئەگەر لە داهاتوونەوە نوێیەکەی تاڵەبانی لەگەڵ پارتی کۆبەوە ئەوە دەبێتە قۆناغێکی نوێی نێوانیان
خۆ ئەگەر پێچەوانە بوو ئەوە پێ ناچێت کێشەکانیان تەنها لە چوارچێوەی میدیاکانیان بمێنێتەوە، هەرچەندە ڕوخسارێکی تری ئەم ململانەیە وا باز دەکرێت شەڕی بەرژەوەندی و گرێبەستەکانیانە وەک بەر لە چەند مانگێک بەهۆی نوێنەکردنەوەی گرێبەستی کۆمپانیایەکی نزیک لە یەکێتی لە چەمچەماڵ و پێدانی گرێبەستەکە بە کۆمپانیایەکی پارتی ئەزمەی غاز و گرجی چەکداری دروست بوو. تا ئێستاش ڕوون نییە وەک ڕابردوو یاریەکانی پارتی بەیەکێتی و دروستکردنی ململانەی ناوخۆیی بۆیان ئەنجامی دەبێت یان نا، چونکە ئێستا دوو ئامۆزاکەی یەکێتی دەیانەوێت بە کۆنتڕۆڵکردنی تەواوەتی حیزبەکەیان ململانەی لەگەڵ دوو ئامۆزاکەی پارتی بکەن کە ئەوانیش ژێربەژێر وەک دوو باڵی جیاواز کار دەکەن. دوجار داهاتوو بڕیار دەدات ئایا دوای کۆتایی هاتنی باڵی جەلالیزم ئەم یەکێتیە نوێیە چ جۆرە مۆدێلێکی ململانێ پەرەپێدەدات لەگەڵ پارتی لە کاتێکدا لە ئێستادا هەردوو لە پڕچەکتر و پڕپارەتر و ترسناکترن لە جاران.